دەبینین کە کاتێک پیاوان بە ئارەزی خۆیان تا ئەبینین ڕێکخراوەکانی دەستوری بنەرەتی ئیران تەمەنی منداڵ بۆ کۆر 15 ساڵ تەواو و بۆ کچ 13 ساڵ تەواو دەستنیشان کردووە. لە مادەی 10 شوورەیەکی یاسای مەدەنی ئیران تەمەنی هاوسەرگیری بۆ کوڕان پێش 15 ساڵ بۆ کچان پێش 13 ساڵ بە ئیزنی سەرپەرشت و دیارکردنی بەرژەوەندی لەلایەنە دادگاوە ڕێگە پێدراوە. سەرەڕای ئەوەی یاسای ئیران هاوسەرگیری پێشکەشتن بە تەمەنی بڵوغی قەدەغە کردووە، بەڵام لە لایەکی دیکەوە دەبینین کە هاوسەرگیری لە تەمەنە منداڵیدا نەتەنیا ڕێگە لێ نەگیراوە بە پێجەوانەوە و بە مەرجەدارکردنی بەرازیبوونی سەرپەرشت وەرای دادگا دیمەنێکی یاساییشی پێبەخشیوە کە لە خۆیدا پێچەوکردنی ئاشکارای کۆنڤەنسیۆنی مافەکانی منداڵە. ئیران هەروەک یاساکانی دیکەی پێجەوانەی یاسای زۆربەی وڵاتانی جیهانەوە پێ بەرژەوەندیەکانی دەسەڵات یاساکەی دانیشتووە. لەسەر مافی منداڵیش هەر بەو زەهنیەتەوە یاساکانی ڕێکخستووە و ڕۆژ لە دوای ڕۆژ لەو بارەدا پاشەکیشی کردووە. یاسای ئێران پێش بەدەستەڵات گەشتنی کۆماری ئیسلامی لە 1975دا تەمەنە هاوسەرگیری بۆ کچان 18 ساڵ تەواو و بۆ کوڕان 20 ساڵ تەواو دەستنیشان کردبوو. بەڵام لە ساڵی 2002 ئەو یاسایە کە پێشتریش هەموار کرابوو، تەمەنی هاوسەرگیری بۆ کچان 13 و بۆ کوڕان 15 ساڵ دەستنیشان دەکات کە بۆ کچانی تەمەنیژی لە 13 ساڵیش بە ڕزایەتی سەرپەرشت و وەرای دادگا هاوسەرگیری ڕێگە پێدراوە. ئەم یاسایانە دەری دەخات کە زەهنیەتی دەستەڵات و دەوڵەت لە ئیران زەهنیەتێکی دژ بە ژن و پیاوساڵارانەیە کە دەیەوێت بە زانابوون زەهنیەتی نەتەوە دەوڵەت بباتە ناو ماڵەکانەوە و بە پەرەپێدان بە پیاوساڵاری و کۆیلەکردنی ژەنان ئەم چینەی کۆمەلگا کە کۆڵەکیە سەرەکیە ژیانە بێهێزی بکات تا کۆمەلگا لە ئازادی دوور بخاتەوە. چونکە بە باشی لەو تێگەشتووە کە ئازادی ژن کۆمەلگایش ئازاد دەکات، بۆیە بە داڕشتنی ئەم یاسایە ڕێگە لە تێگەشتن و ئازادی ژنان دەگرێت بۆ ئەوەیە نەتوانن نەوەیەکی تێگەشتوو و ئازاد پەروەردە بکەن. زەهنیەتی دەسەڵات پیاوساڵاری بە جەختەکردنەوە لەم یاسا دژ بە ژنانە بەنیازە لە ڕێگەی کۆیلەکردنی ژنانەوە پەرە بە هەژمونی خۆی بەسەر ژیانە هەموو تاکێکی کۆمەلگا بدات. بۆ نمونە هەر ئەم کێشەیە کە ڕێگە دەردرێت کە لە تەمەنێکی بچووکدا هاوسەرگیری بکات، مافی ئەوە نییە کە لە هەڵبژاردنەکان بەشداری بکات، چونکە بە باوەڕی دەسەڵات هێشتا نەگەشتووە ئەو ئەستە کە بتوانێت بەریاردەر بێت. ئێستا بزانین کاریگەری هاوسەرگیری لە تەمەنە منداڵی لەسەر جەستەی کچان و ڕووهەیەیان چۆنە. هاوسەرگیری لە تەمەنە منداڵیدا شێوازێک لە ئازاردان منداڵانە کە منداڵانی کە ناچار بە چوونە ناوەوەی جیهانی گەورەکان دەکات و لە جیهانی منداڵی بیبەشیان دەکات. ئەو منداڵانە کە تەمەنی بچووکدا ناچار بە هاوسەرگیری دەکرێن، لەگەڵ ئەوەیە کە لە دنیای منداڵی بێبەش دەکرێن، دەخەرێنە ژێر باری هەندێک بەرپرسیارەتیەوە کە بۆ ئەوان پێناسە نەکراوە، واتە ڕۆڵی مرۆڤی گەورەیان بەسەردا سەپێت. کللتوری خێڵەکی زۆر ترسناکە بەداخوانێ لە دوای ساڵی 90ەکەوانێ ئەم کولتورە خێڵەکیە برەی پێرێ و زیندوو ئەکرێتەوە. باری ئابووری باسمان کرد لە پێشەوە، باری ئابووری کە سەرچاوی هەموو مەسەلەکانە، سەرچاوی خۆشبەختی مرۆڤەکانە، بڕبڕی پشتی خێزان و کۆمەلگایە. کەواتە ئێمە پێویستمان بەوە هەیە ئەگەر هاتوو ئافرەت خۆی باری ئابووری سەربەخۆ بوو، خۆی گرفانی خۆی هەبوو، ئەوە ئەتوانێ لە چوار دیوار بێتە دەرەوانێ بڕیارەکانی بەدەستی خۆی بێ. پەروەردە و فێرکردنیش ئەوە ئێستا ئاماژەم پێەیە کە پێویستە تاکی وشیان باش دروست بکەین لە کۆمەلگادا. راپۆرتی زەواجی منداڵان لە لێیەکانی خوڕاسانی باکوور. تەمەنی هاوسەرگیری کچان 9 تا 12 ساڵە. کچانی 15 ساڵ پێویستە یا ببن بە ژنی دوویەم یا خۆشوو بە پیاوی بکەن کە ژنەکەی مردووە. لە دێهاتی بیدەک ئەگەر کچێک لە تەمەنی 9 ساڵیدا شوو بکات بۆ خێزانەکەی جگەی شانازیە. بەڵام مەریەم ئەم دابوونەریتەی پێشێر کرد. ئەو نەیویست وەکو زۆربەی منداڵانی دیەکەیان بە جێگەی بووبووکێنە مارە بکرێت. بەردەی تەواوی دژواری و تەشەرەکانی گرت و ئێستاکە تەنیا کچێکە لە دیەکەیان کە قوتابخانەی تەواو کردووە و خەریکی کارە. مەریەم دەڵێت ئێستاکەم دابوونەریتە لە دیەکاندا زۆرتریش بووە، پێشتر لە 11 ساڵی هاوسەرگیریان دەکرد